سڵاتان لەبێ کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر پرسی پۆستی پارێزگار کۆتایی هاتوو سەرجەم فراکسیۆنەکانیش لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاندووە ئەوان هاوڕان لەسەر تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستای سلێمانی بە شێوەی گفتوگۆ بۆیە سەرجەم فراکسیۆنەکان دەیانەوێت بگەنە ڕێکەوتنێکی سیاسی پاڵپشت بە یاسا بۆ چارەسەری ئەم بارودۆخە ئیداری و کارگەڕی پارێزگای سلێمانی هەروەها فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جەختیان لەوە کردوتەوە کە دژی هەموو هەوڵێکی گرژی و ئاڵۆزی و تێکدانی باری ئاسایشی پارێزگاکەن و کۆبوونەوەکانی ئەنجومەنیش بە کراوەی دەهێڵرێتەوە تا چارەسەرکردنی کێشەکە لە ڕوونکردنەوەیەکدا بەهرۆز محەممەد ساڵح پارێزگاری سلێمانی بە وەکالەت لە نووسراوێکی فەرمیدا داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەکات نووسراوێک ڕاستەی ئەنجومەنی شورای هەرێم یان هەر لایەنێکی دیکەی یاسایی پەیوەندیدار بکەن بۆ ئەوەی یاسایی بوونیان و نایاسایی بوونیان بۆ ڕای گشتی بخرێتە ڕوو هەروەها پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت دەڵێ لەبەرەوەی ئەوان باوەڕیان وایە یاسا لە سەرووی هەموو شتێکەوەیە بۆیە هەر لایەنێکی پەیوەندیدار پەیوەست بە پۆستەکەی هەر بڕیارێک بدا ئەوە بەوتەی بەهرۆز محەممەد ساڵح پابەندی دەبن بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی کوژرانی کەسێکی ڕاگەیان کە بەوتەی ئەوان تۆمەتبار بووە بە کوشتنی سەروەت حەمەڕەشید جێگری بەرپرسی پاسەوانەکانی تاڵەبانی دەژڵێ لەو ڕوبەڕووبوونەوەیەدا کارمەندێکی ئاسایش کوژراوە لە ڕوونکردنەوەیەکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی ڕایگەیاندووە دوای کوژرانی جێگری بەرپرسی پاسەوانەکانی تاڵەبانی دەست بەجێ لەلایەن هێزەکانیانەوە دەست کراوە بە لێکۆڵینەوە لەسەر تاوانەکە و ئەنجام دەرانی ئاسایش ڕاشی گەیاندووە لە ماوەیەکی کەمدا بۆ هێزەکانیان ڕوون بۆتەوە کە یەکێک لەو تاوانبارانی دەستی هەبووە لەو کارەدا نیشتەجێ یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانیە وەک لە ڕوونکردنەوەکەدا هاتووە سەلاحەدین دەمیرتاش ڕایگەیان زیندانەکانی تورکیا بە قسە بەتاڵ نابن لە هاوڵاتیانی کورد دەژڵێت شڤان پەروەر گەڕایەوە بەڵام هەزاران کورد بە حەسرەتەوەن بگەڕێنەوە بە وڵاتەکەیان ماڵپەڕی فرات نیوس بڵاوی کردەوە لە کۆبوونەوەیکی فراکسیۆنی بەدەپا لە پەرلەمانی تورکیا سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی و ئاشتی و دیموکراتی بەدەپا وەڵامی قسەکانی ڕەجەب تەیب ئەردۆغانی داوەتەوە کە وتی دەرگای زیندانەکان دەکەنەوە لیژنەی نەوت و وزا لە پەرلەمانی عێراق ڕەتی کردەوە ئەو پارێزگایانەی نەوت بەرهەم نایەنن پرۆژەی پیترۆدۆلار بیانگرێتەوە تاکیدیشی کردەوە کە بۆیە ئەو پارێزگایانە دەگرێتەوە کە بەرەمێنەری نەوتن چونکە بەهۆی پیشە سازیە نەوتەکەیانەوە دووچاری پیسبوونی ژینگە دەبنەوە لە لێدوانێکدا بۆ رادیۆ دیجلا قاسم محەممەد قاسم بڕیاردەری لیژنەکە ڕایگەیان بڕی $5 بە پێی پرۆژەی پیترۆدۆلار دەدرێتە ئەو پارێزگایانەی کە لە خاکەکەیاندا نەوت بەرهەم دەهێنرێتەوە پرۆژەیەش تەنها ئەو پارێزگایانە دەگرێتەوە کۆتلەی ئەحراری سەر بە ڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق زۆربەی سیاسەتمەدارە سوننەکانی تۆمەتبار کرد باوکاریکردنی ئەمریکیەکان لە عێراقدا تەکیدیشی کردەوە کە لە بەرامبەردا ئەمریکیەکان پاڵپشتی سیاسەتی سوننەکان بوون لە لێدوانێکدا بۆ کەناڵی سۆمەریا بەها عەرەجی سەرۆکی کوتلەکە ڕایگەیان کە تەنها کوتلەی سەدر دژی بەمانەوەی سوپای ئەمریکا بووە لە عێراق و زۆربەی سیاسەتمەدارە سوننەکانیش لەگەڵمانەوەی ئەو هێزانە بوون و ئەمریکەکانیش پشتگیریان لە سیاسەتەکانی سوننەکان کردبوو. ڕۆژنامەیەکی سعودی تاکیدی کردەوە دوێنێ 5 موشک لە نزیک ناوەندی ئۆجا لەسەر سنووری نێوان ئەو وڵاتە لەگەڵ عێراق و کۆی تەقیونەتەوە ئاماژەی بۆش کرد کە پێدەچێت سەرچاوی هاویشتنی موشەکەکان لە خاکی عێراقەوە ببێت. ڕۆژنامەی عوکاس ڕایگەیان کە تەقینەوەی 5 موشەکەکان هیچ زیانێکی گیانی و مادی بەدواوە نەبوو چونکە لە زەویەکەدا تەقیونەتەوە و هیچ خانوویەک یان دامەزراوەیەکی تێدا نییە و 8 کیلۆمەتریش لە پارێزگای حەفرول باتنەوە دوورە و دەکەوێتە نزیک سنووری سعودیە لەگەڵ هەریەک لە عێراق و کۆیت ئەمە کورتەیە گول هەواڵەکان هەر شاد